جوانی لەوێنەکەمە ئەمەی کە کێشامەوە وەرادەر لەوێنەکەم تۆزێک وەرە لامەوە ئەزانم کە لە ئاسمان جوانتر ئەنەخشێنی. ئەزاننەوە باسی کێکەم؟ سڵاوتان لەبێ ئازیزانی من، چۆنن؟ ئەم کاتتان باش؟ بە هیوام کە زۆر باش بن. زۆر خۆشحاڵم کە ئەم پێنجشەممەیەش گەڕامەوە بۆلاتان لە بەرنامەی ئێوە پێکەوە پێم بڵێن لە بەرنامەی بەڵێ ژیری و دیاری کە هەموو پێنجشەممەیە کاتژمێر 5 وەکو ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانابم. بەڵێ اینجا ئێوە لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 406 99 یاخود 0 849 03 13. زۆر سپاسی سپۆنسەری بەرنامەی ژیری و دیاریەکەین تۆیز بۆ دابینکردنی دیاری باش بۆ هاوڕێ بچکۆل لە جوانەکانم. ئێوە دەتوانن سەردانیان بکەن کە لە جادەی بازنەی مەلیک مەحموود خوار توی مەلیکەکات ئەتوانن کە لەوێ دنیایەک شتی باش بۆ مناڵەکانتان بکڕن. بەڵێ ئێستش کاتی ئەوەیە کە من پەیوەندیەکان وەربگرم جا با بزانم هاوڕێیانم هیچ پەیوەندیەکمان لەگەڵایە؟ بەڕاستانە هێلین؟ پێلینمان لەگەڵایە هاوڕێیان با بزانین پێلین چۆن. بۆستە من پێڵم چۆن. پێلین گێت لێمە؟ پێلین چۆنی؟ باشم. یاخوا باشبی. نەترسای کەوتم پێلین؟ نەترسە. ئەم جار دووبارەیەکەینە پێلین. لە کێوە لەگەڵمانای؟ لە کەلارەوە پێلینمان لەگەڵایە زۆر خۆشحاڵین. ئەرێ من ئەمڕۆ زۆر گەرمان بوو. لای ئێوەش زۆر گەرم بوو وایە؟ کەلاری زۆر گەرمە زۆر گەرمە. ئەی چیەکەنێوە؟ لە ماڵەوە بیت؟ ئیتر شەوانە چیتە دەرەوە؟ شەوانە چیتە دەرەوە؟ بە ڕۆژان ناچی دەبەری کە زۆر گەرمە؟ هەر بژیت جا ئاویش زۆر بخۆ. باش؟ پێلین چەند ساڵی؟ 9 ساڵی. تەمەەن درێژبی پێلین 9 ساڵە و باشە و لە کەلارەوە لەگەڵمانایە. ئەجا با بزانین گۆرانێکمان پێشکەشەکە؟ گۆرانی نازانی؟ کاتە خۆم گۆرانێکی تر بۆڵێمەوە تا ڕۆمە لای چرخەکە کە نزیکە چرخەکە با تۆزە بێ پێشتر بوویت. 1 2 3 پێم بڵێ 1 2 3. 1 2 3. جوانی لەوێنەکەمە ئەمەی کە کێشامەوە وەرادەر لەوێنەکەم تۆزێک وەرە لامەوە ئەزانم کە لە ئاسمان باشتر خۆتە نوێنی جار لە بەرخۆرە فڕی و تیشکەکەی یەشکێنی. تەرەرەن. خۆ بەڕاستە دواتر ئەتوانی لە یوتیوبەکەمان گەشتی لێ بگریتەوە. یوتیوبەکەمان ناوی کورسات کیتسە. دواتر گوێ لێ بگرێرەوە بەخوا نەخۆشە و گۆرانیە. زۆر باشە. پێم بڵێ 1 2 3 بۆ ئەوەی پێکەوە چرخەکە بسوڕێنین. 1 2 3. تەرەرەن. هەرڕەن دۆزینەوەی بووکەڵەکان. پێلین هاوڕێ جوانەکەم دۆزینەوەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو. ئێستش کاتی ئەوەیە کە پێکەوە سەرەتا بووکەڵەیەک دیاری بکەین ئینجا دواتریش بیدۆزینەوە بە هیوای بەختێکی باش. ئەمە خۆت و بەختی خۆتە با بزانین براوا بیت.
سەرەتا پیتێکم پێ بڵێ دواتر کە ئەو پیتە دوت ئەتوانی تەنها 3 پیتی تر بکەیتەوە. پیتی د زۆر باشە. دێرە دێر من نمونەیە کەڵم دێ وەکو دەریا تۆڵی چی؟ زەریا؟ دێرە دێرە دێر دێ پێلیم بیکەمەوە؟ بەڵێ 1 2 3 تارا دڕکە جوانەکەمان بۆ دەرچوو. دڕکێکی زۆر جوانە. بەڵێ جوانە تخوا دڕک جوانیە پێلین. داتەوە ئەسانی هاوکاریم بکەی؟ خۆت و بەختی خۆتە لەبەرەوەی کە منیش نازانم دڕکەکەی تر لەکوایە. بۆیە با بزانین ئەدەی ئەم ناو دڕکی لێ نییە؟ ش بەڵێ یەک دوو سێ کەروێشکەکەمان بۆ دەرچوو. 2 بۆکسی کەتمەوە. پیتی رێ بار بکەینەوە. خوا ویستە پێشەوە سێری کەم وای کە قورسە بیکەینەوە؟ بەڵێ 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 بیکەینەوە؟ بەڵێ نایگۆڕی؟ نە بۆ؟ بەڵێ باشە 1 2 3 وتم بیگۆڕە وتم نایگۆڕی وتن نە. ئێستا تەنها 1 بۆکسی کەت ماوە و پێمان بڵێ پیتی ئەی گۆڕیت؟ بەڵێ چاوتان جوانە. دیکە پیتی دادەتەوە. پیتی؟ ب بەڵێ ب ئەوە لە پش خۆمەوە بێ وەکو چی؟ باران وەکو باران. باشە بیکەینەوە؟ بەڵێ هاوڕێیان بینەران تۆ بڵێ دڕکەکە لە ناو بابێ چەند کەسەڵە لە نایەتی چەند کەسەڵە لە نایەنی. بانێکەمەوە با پێکەوە ببینین 1 2 ئەگەر بێت و براوە نەبیت هیچ دڵگرانمە بە جارێکی کە پەیوەندیمان پێوە بکە باشە؟ ئەگەر براوەش بووی دڵخۆش بە و دیارێکی جوان بۆ نێرم. 1 2 3 بەداخەوە پێلینگیان نەیتوانی پێلین هاوڕێیان براوە بێ لە بەرەوەی کە تەنها ئەیتوانی 3 بۆکس کاتەوە. بۆیە ئەوەی کە ئێستا ئاگادار بوو کە 2 کەروێشکەکە لەکوایە ئەتوانێت بەکاری بێنێتەوە ئەگەر بێت تو دۆزینەوەی بووکەڵەکانمان دووبارە بۆ دەرچۆ. جا با بزانین کەیترمان لەگەڵایە. سەنا بەڵێ چۆنی؟ باشم. یەخوا باش بی لەکێوە لەگەڵمانی؟ ڕانیە لە ڕانیەوە سەنامان لەگەڵایە.
یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی؟ بەڵێ یەکەم جارێتی سەنا لە ڕانیەوە لەگەڵمانایە زۆر خۆشحاڵم. سەنا ئەی خێزانەکە و چۆنن، دایک و باوک چۆنن؟ باشن یاخوا باش بن. سڵام هەیە بۆیان ئیسە منە بینن وان نییە؟ بەڵێ یەک دنیا سڵام هەیە بۆتان. پەیوان زۆر باش بن. ئەی چیەکەن خەریکی چین؟ منیش سڵاوم بێ زۆر سپاس دەکەم. زۆر سپاسیان دەکەم. ئێستا وەکو منە بینن خەریکی پێشکەشکردنی بەرنامەی ژیری و دیاری. ئەی ئێوە چیەکەن؟ چاخۆن؟ دانیشتن چاخۆن؟ ئافرێتان بێ یاخوا. زۆر باشە. ئەنجا پێم بڵێ چەند ساڵی؟ حەوت ساڵی تەمەن درێژبی. هیچمان پێشکەشەکەی سەنا؟ بەڵێ باڵێ چیمان پێشکەشەکەی؟ گۆرانیمان پێشکەشەکە سەنە لە ڕانیەوە. یەک دوو سێ. تابی پۆلی یەکم سفت و چالاک و پاکم وانەی کوردی دەخوێنم سەرکەوتن بەدەستێنم گوێرادێڵی مامۆستام پاک و خاوێن و وریان هاوڕێ هاوسێ لە کارم خۆشم دەوێن وەک چاوانم. هەر بژیت سەنا. ئەڵێن چی دیاری پێشکەشکەین؟ بەس باس سەرەتا بزانم ئاستی ژیری چۆنە ئەنج دواتر دیاری پێشکەشەکە. با پێکەوە بڵێن یەک دوو سێ بۆی کە بزانین چیمان بۆ دەرەچێ. یەک دوو سێ. ئەرێ کوا میوسکەکە ژیری و دیاری گۆم لێ نییە؟ بیرکاریمان بۆ دەرچوو چەند جوانە ڕەنگەکەی وەکو من وە. کاک بنات یەک وێنەمانەگریت لەگەڵ بیرکاریە جوان بۆسە بیرکاری. یەک دوو دەست خۆش. ئەڕۆینە لای شاشەکەمان. زۆر باشە. سەنا بیرکاریت بۆ دەرچوو. ئەنجا با بزانم لە بیرکاریە چۆنی. ئێستا ژمارەیەک دێمێ یانە بێ کۆیکەیتەوە یانە بێ لێی دەرکە یانە بێ کەڕەتیکەی باشان لێکدامکەی. ئەنجا با بزانین کاک بنار چیمان بۆ ئامادەکە. ئەڵێین یەک دوو سێ. ژمارە چوار کۆیکەرەوە لەگەڵ هەشتا ئەکاتە چەند؟ 12. دڵنیایت؟ بەڵێ بیری لێ ناکەیتەوە؟ بیرم لێ کردەوە. بیری لێ کردێتەوە کاتە با بزانین ڕاستە؟ ژمارە 12مان بۆ دانێن و شەپڵێکی بەهێز. هەر بژی سەناگیان زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵمانە بووی. ئاگاداری خۆت بە. خافیز. بەڵێ بەڵێ کێما لەگەڵە؟ ڕاست. ڕاست؟ بەڵێ ڕاست چۆنی؟ باشم. یاخوا باش بی. ئەوە خەریکی ماڵاوای بووم لە سەنا ئەوە یەکسەر تۆش پەیوەندیەکەت وەرگر هەر بژی ڕاست. چەند خێرا بوو. یەکەم جارتە لەگەڵمانای؟ بەڵێ زۆر خۆشحاڵم. ئەی پێم بڵێ لە کێوە لەگەڵمانای؟ لە سلێمانی لە خەبات. گاڵتە ئەکەیت بەڕاستە؟ هەر بژیت. چەند ساڵی؟ 6 حوت؟ 8 بەڵێ ئێستا 6 حوت 8 کامیان؟ 8 بەڵێ نایگۆڕیت؟ دڵنیایت؟ قوربانی زۆر خۆشحاڵم کە لەگەڵمانای. ئەنجە پێم بڵێ چمان پێشکەشەکەی؟ منیش. هیچی بۆ ئامادە کردوین؟ یان بەڵێ کاتە با بزانین چی بۆ ئامادە کردبووین. دەستخۆشیتان لێکم. ئەو زۆر سپاس دەکەین. زۆر سپاس. کە جوانە.
ئەجا هاوڕێ جوانەکەم لەبەرەوەی یەکەم جارتە پەیوەندیت پێوە کردوین پێم بڵێ حەزت لە کام بورگەی بەرنامەی ژیری و دیاریە حەزت لە کام بورگەیە حەزت لە کام یاریەیە چرخەکە کەواتە با بزانین چرخەکە چیمان بۆ دیارەکە باش نییە؟ زۆر باشە 1 2 3 بە دڵی خۆت بە دڵی خۆت پۆلەکان هەڵە بژێری بە دڵتە؟ باشە لە پۆلی چەند بووی؟ 2 یەک و یەک ئەکاتە 2 ئەو ژمارەیە ئاڵەی 2 سەی پەنجەم کە 2 کەواتە با بڕۆینە لای پۆلەکان و ژمارە 2 با بزانم لە قوتابخانەیە باشی پێم بڵێ 1 2 3 بۆ ئەوەی کە بۆکسی ژمارە 2 بکەینەوە 1 2 3 هەر بژیت ژمارە 10 پرسیاری ژمارە 10 ئێستا من بۆ تا خوێنماوە باڵێ من پرسیارەکە ئەخوێنمەوە پرسیارێکی ئاسانە پرسیارێکی زۆر خۆش ئامادەی؟ زۆر باشە پرسیارەکەمانەڵێت ئەگەر هێلانەیەکت بینی بێچووی تێدا بێت چیان لێکەیت؟ دەستکاری ناکەم با هەڵبژارنەکانت بەمێ دەیان بەم و یاریان لەگەڵەکە یاخود وازیان لێ دەهێنم و لە هێلانەکەیان نابمێنەوە یان وازیان لێ بێنم خواردنیان وازیان لێنی؟ بۆچی؟ بۆی عەزتیان لێیە باشە کەواتە با بزانین وەڵامەکەی ڕاستە هەر بژیت بۆسە لەگەڵمانە ماویت؟ باشە ئامۆژگاری چییە بۆ هاوڕێیانت کە هاوتەمەنی تۆن ئەگەر بێت و هێلانەیەکیان بینی پێویستە وەکو تۆ بیرکەنەوە کە دەستی لێنەیان لە بڕۆی کە ئەوانیش خێزانی خۆیان هەیە دایکیان ئەگەڕێتەوە بۆ لایەن و دایکیان خواردنیانەیە پێویست ناکە کە ئێمە دەستیان لێ بین وانە؟ کەواتە ئادی ئامۆژگاری هاوڕێکانت کە تاو؟ دەست خۆش هەر بژیت هاوڕێ جوانەکەم هەر بژیت دەست خۆش خوا لەگەڵ ئەتوانم میوزیکەکەی ژیری و دیاریم یەک سۆز بۆ زیاکەن بکە ئەی کا دەنگی میوزیکەکە زیان نەبوو من میوزیکەکەم ئەتوانم خۆم خاوکەمەوە خوانا ئەوەنی ئاوا خێرابم ئاواش دەتوانم ئاواش هاوڕێ جوانەکانمان لە هەر شار و شارۆچ کە یەک لەگەڵمانە بن ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 460 99 یاخود 0 751 849 03 13 دووبارە زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان تۆیز ئەند تۆیز باشە ئەنجا ئێستا پێم بڵێن کێمان لەگەڵمەوە ئایندە؟ ئایندە چۆنیت؟ باشم یاخوا باش بیت لەکوێ لەگەڵمانایت؟ چمچەماڵ لە چەمچەماڵەوە؟ زۆر خۆشحاڵم ئایندە تۆش؟
پاس باشە ئایندا ئەی چەند ساڵی؟ پۆلی پێنجم پۆلی پێنج؟ بەڵێ تەمەند درێژ بی. 12 ساڵە 12 ساڵەکات کە جوانی. باشە ئایندا هەست دەکەم تۆ زۆر ژیر و عاقڵ بیت. زیتەڵەی هاوڕێمە ناسی؟ بەڵێ ئەیناسی اینجا ئەو زۆر حەزی لێ هەمیشە بێ بۆلاتان قسەتان بۆ بکە ئامۆژگاریتان بکە. ئەنج تۆ پێم بڵێ ئامۆژگاری حەزەکەم بێ بۆ چەمچەماڵ حەزەکەی زیتەڵە بێ بۆ چەمچەماڵ؟ بەڵێ باش بەسەر چاو پێڵم ئەجا پێڵم چێ بۆ لای ئایندا. بەڵێ باشە ئەی ئایندا نەوت حەزەکەم تۆش بیت. حەزەکەم تۆش بێ بەڕاست؟ بەڵێ منیش زۆرم پێخۆشە بێتەوە بینم لە نزیکەوە. بەڵێ زۆر باشە هیچمان پێشکەشەکەی؟ دەستخۆشیتان دێکەم زۆر سپاس دەکەم. بەنامەی ژیری و دیاریت بۆ دڵە؟ بەڵێ پێت خۆشە و پێنجشەممەیە گەگەڵتانم؟ بەڵێ کاتژمێر پێم کاتژمێر پێنج. ئەی هەموو پێنجشەممەیەک سێرمانەکەیت؟ بەڵێ تا ئیستا هیچ پێنجشەممەیەکە بۆ لە ماڵ نەبییان سێرمان نەکەیان کارەباتان نەبێ؟ هەموو پێنجمانی سێر دەکەین وای زۆر دڵخۆشم. بینەری باشم لە هاوڕێیان بینی خۆمان. زۆر باشە. ئەنجا ئێستا پێم بڵێ یەک دوو سێ بۆی بزانین کە کام بڕگەیەت بۆ دەرەچێت. یەک دوو سێ تەن تاراران تەن 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 تاراران. دووبارە دیاری وەربگرە بە جیاوازی وێنەکان کە ئەیدۆزیتەوە. هاوڕێ جوانەکەم جیاوازی وێنەکانمان بۆ دەرچوو. حەزت لەم بڕگەیە؟ بەڵێ زۆر باشە. ئەنجا پێم بڵێ یەک دوو سێ بۆی کە وێنەیەکی جوانت بینێ و تۆ پێنج جیاوازیمان بۆ بدۆزیتەوە. بەڵێ یەک دوو سێ. زۆر باشە. وێنەکەمان بۆ گەورەکان دەستخۆش. با بێتە سەری ئەوە ئێستا وێنەکە هاتە سەری سەگەکە دیار نییە لەوێ. یەک بەڵێ پێڵاوی سەدر زەردەکە ئەوە ئەوەیان تۆمەیە بۆ سەیەک دقە کامە جل زەردەکە پەمەیە من بۆ نایدۆزمەوە. پێڵاوەکەی لەلا سەوزە لەلا تۆمەیە. ڕاستەکەیت وام زانی کچە پرچ زەردەکاڵی بۆیە تیشێر زەردەکەمان دوو هەر بژی چیتر؟ قوسی قەیدارەکە لەولا سینی تۆخە لەولا سەوزە هەر بژی دافەرم سێ. قزیک دلسوورەکە زەردە لەوێ قاوەیە. وای زۆر باشیەوە چوار یەک جیاوازی ترم پێ بڵێ. وشەکە ئەوەی کەریە دەن بەدارەکە لەوێ لوتی تۆمەیە لەوێ سین و تۆمەیە. کەواتە پێی ئەڵێین پێنج و یەک چەپڵەی بەهێز. هەر بژی هاوڕێ جوانەکەم پیرۆزی بێ. زۆر سپاس. خوات لەگەڵ. خواحافیز. زۆر باشە ئازیزانی من ئەڕۆینە ناوبڕێک بەڵام لە دوای ناوبڕەکە ئەگەڕێمەوە وڵاتان.
گۆڤاری پەپولە گۆڤارێکی ڕەنگاوڕەنگی منداڵانە. چیرۆک، هۆنراوە، پند و ئامۆژگاری و چالاکی هەمەڕەنگی تێدایە. گۆڤاری پەپولە گۆڤارێکی ڕۆشنبیری، پەروەردەییە و مانگانە لەلایەن ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانەوە دەردەچێت. ئەگەر ئەتەوێت منداڵەکەت دڵسۆزێکی هەبێت، ئەوە بیکەرە هاودەمی گۆڤاری پەپولە. تان 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 تارارارا گەڕامەوە بۆلاتان هەروەکو بەڵێنم پێیابوون. ئازیزانی من لە هەر شار و شارۆچکەیەک بنەتوان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 416 99 یاخود 0 751 849 03 13 دەتوانن هەر ئێستا هەوڵ بن بۆی کە پەیوەندیمان پێ بکەن و منیش پرسیاری ئاسانتان دەکەم دواتر دیاریتان پێشکەشەکەم. زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەشمان تۆیز ئەند تۆیز. باشە ئینجا کاک بنەر پێم بڵێ کێمان لەگەڵە تخوا دە باشە سەدا 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 چۆنی؟ باشە. ناوکە زۆر تایبەتە سەدا. لەکێوە لەگەڵمانای؟ سلێمانیەوە. لە ڕانیا؟ سلێمانی. لە سلێمانی؟ بەڵێ. ئێستا بۆسە لە یەکەمە دووبارێکینەوە. سەدا لەکێوە لەگەڵمانای؟ سلێمانیەوە. زۆر خۆشحاڵم سەدا. ئەی چەند ساڵی؟ 7 ساڵی تەمەەن درێژبی. باشە سەدا من ئەگەر بێت و یاریەک لەگەڵ تۆیا بکەم ئامادەی؟ بەڵێ. سێرکە تۆ چی ئەکەیت؟ کات بنار کاتمان بۆ دانن 1 دەقەمان بنێ من و سەدا یاریەکەین بێکۆ. بەخوا خۆشە با منەمە لابم کاک بەرهەمۆرە لەگەڵما تامەدانێ. داشم ناکاک بەرە من ببورم من تۆزە خێرە. سەدا یارەکەمان بڵێ چییە؟ ڕەنگەکانە تۆ 5 ڕەنگم پێڵێ ناتخوا باش 6 بێ 6 ڕەنگم پێڵیت من ئەبێ بە خێرایی دەستخەمە سەر ڕەنگەکان ئەگەر نەمتوانی بە خێرایی دەستخەمە سەر ڕەنگەکان ئەوە من دۆڕاوم. یەک سوور دوو هەمووی لەزرەکانی خۆمایە. شین سێ پرتەقالی 4 مۆر 5 مۆر بەخوا دۆزیمەوە بەخوا مۆرە ئەوە لای ئێمە. سەوس چخوا براوە نەبووم چاپڵە. یاریەکی چۆن بوو سەدا؟ زۆر خۆشە ئەتوانین لەگەڵ هاوڕێکانت دەو یاریە بکەن لە ماڵەوە هەمووتان جاڕاکەن بە دوای ڕەنەکان ناگەڕێن وەکو دەست بە دیوارە بەس بە ڕەنگ دەست بە دیواری ڕەنگ دەست بە ڕەنگەکان ئەوەشە بێت ناویوا بنی. زۆر باشە. ئەی چی من یاریتان پێڵم ئێوەش لە ماڵۆ دووبارەی کەنەوە ئەنجا بێت پێویستە لەسەر هاوڕێیانمان کە یاریەک بکەن ئازاری یەکتری نەگەێنن وایە سەدا؟
کەواتە ئەبێ هەمیشە ئاگاداری خۆتان بن. زۆر باشە. ئێستا پێم بڵێ 1 2 3 بۆی کە بزانین چیمان بۆ دەرەچێت. 1 2 3 تارا! پرسیاری گشتی؟ پرسیاری گشتی و کاک بەرهەمیە لەگەڵ منە هەتاکو. باش نا من ناچم بۆلای پرسیاری گشتی. سەرتا بێ ئەمە بێنمەوە. یاریمان کرد لەگەڵ سەدا. بیرتان چۆ بینەران قەیناکردەی. سەدا لە پۆلی چەندی؟ 1 1. بەڵێ باشە. باشە ئێمە پرسیاری گشتیمان بۆ دەرچوو من بۆ ئەڵم لە پۆلی چەند. کەواتە بۆکسی پرسیاری 1 نەکەمەوە؟ دەتخوا کاک بنار با بۆکسەکەی. دەقەی چێکە. دا باشە دێ. با پێکەوە بڵێن 1 2 3. 1 2 3 پرسیارێکی ئاسانمان هێناوە. پرسیارەکەمان ئەڵێت کێ ئەزانێت پرسیارەکەمان ئەڵێ چی؟ با من پێتان بڵم کە پرسیارەکەمان ئەڵێ چی؟ پرسیارەکەمان ئەڵێت لە ڕۆژێکدا چەند سەعاتمان هەیە؟ بۆ نمونە ئەمڕۆ چەند سەعاتمان هەبوو؟ لە ڕۆژێکدا لەواتە لە شەو ڕۆژێکدا. لە شەو ڕۆژێکدا 24 28 20. کامیان؟ تۆ ئەڵێی؟ 24 کەواتە با بزانین 24 ڕاستە. ژمارە 24 ڕاستە هەر بژی. قوربانە بم پیرۆزی بێ هاوڕێ جوانەکەم ئاگاداری خۆت بە خۆت لەگەڵ. خواحافیز. خواحافیز. مینامان لەگەڵە ئێستا. زۆر بە پەلە مینا پەیوەندی پێوە کردوین. ئێمەش زۆر بە خێرایی پێڵێن مینا چۆنی؟ باشم یاخوا باش بی. لە کێوە لەگەڵمانای مینا؟ لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە مینامان لەگەڵایە. ئەی چەند ساڵی مینە؟ 8 ساڵی. زۆر باشە. مینا ئەگەر بێت و براوە بی تۆیەی بۆ کەناڵە جوانەکەی کورسا لەبەرەوەی کە لە سلێمانیت خۆت دیارێکە وەرەگری بە منیش بڵێ منیش ژیان بۆلات. باش زۆر باشە ڕێککەوتین. با پێکەوە بڵێن 1 2 3 بزانین چیمان بۆ دەرچێ بەشکم بیبێیتەوە. دەست پێ بکەین مینا؟ بەڵێ کەواتە 1 2 3 kwa گوێم لە دەنگی میوسکەکە نییە. ئاگادارن چیمان بۆ دەرچوو؟ بەڵێ مینا چیمان بۆ دەرچوو؟ دۆزینەوەی بووکەڵەکان. وای دۆزینەوەی بووکەڵەکان. ئەزانم من لە کێکۆ چاوەڕێ ئەمەم. بڵێ بۆچی چاوەڕم؟ مینا تۆ بڵێ بۆچی؟ بەڵێ نا بڵێ بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم پەیوەندیمان دۆزینەوەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو. ئەنجا ئەگەر ئاگادار بیت 2 بۆکسی کردەوە هەردووکی هاوشێوە بوون. ئێستا بۆ تۆ زۆر ئاسانە توانی زۆر بە خێرایی براوە بی. لە بیرتە؟ بەڵێ کاتە کەروێشکەکە و بیرە؟ نە. مینا؟ بەڵێ با بزانم لە بیرتە؟ پێکەوە ئەڕۆینە لای بۆکسەکان. ئاگاداری یەکەم پەیوەندیمان نەبووی؟ نە بەداخەوە. باشە دەقەی ناکەم. سەرەتا پێم بڵێ چپیتێک. ش؟ بەڵێ کاتە ئاگادار بووی. چونکە شەکە کەروێشکەکەی تایە.
کاک بنار وابزام ئاگادار بوو کە کەروێشکەکەمان هەردووکی کردەوە بینیوێتی بەسەوە پێمە ناڵێت وانە بینی خۆمان باش مینا بکەینەوە بەڵێ 1 2 بۆچی مینا ناڵێ سێ 3 کەروێشکێکمان بۆ دەرچوو ئێستش کاتی ئەوەیە کە کەروێشکەکەی تر بدۆزینەوە مینە 3 بۆکسیکەت هەیە کە بیکەیتەوە یاخود 3 پیتی تر ئەتوانی هەڵبژێری و بۆ ئەوەی کە کەروێشکەکە بزانی لەکوێیە زۆر ئاسانە پێشتر کردومانەتەوە میتیایە ئەوتا باشە 1 2 3 لە کەروێشکە چێ؟ ورچەکەمان بۆ دەرچوو دایەخەینەوە لە بەرەوەی کە کەروێشکەکە نییە پیتێکی ترمان پێ بڵێ یەکەم پەیوەندیت نەبینیەوە کەروێشکەکە هەردووکیمان کردەوە بەڵام بزانم ئەتوانی کە خۆت زیرەک بیت و شانست هەبێ و بیکەیتەوە و براوە بیت و دڵخۆش بیت و منیش دڵخۆشم پیتی؟ 3 ئەرێ سێمانەیە هاوڕێیان پیتی سێمان نییە مینە د بێ وەکو باران بەڵێ بێ وەکو کاک بنار بێ وەکو کاک بەرهەم ئەوە هاوڕانی ژەڵە ناو با بیکەینەوە 1 2 بۆچی وتە بێ چۆن زانیت چۆن هەڵبژار مینا چۆن هەڵت بژار کێوتی بڵێ بێ وەڵا خۆت کاتە با بزانین بێکە ڕاستە 1 2 3 1 چاپڵەی بەهێز هەر بژیت بیناگیان وەکوە بینن هاوڕێیان هەردوو کەروێشکەکەی دۆزیەوە پیرۆز دەبێ بژیت زۆر خۆشحاڵ بووم کە کەروێشکەکەی دۆزیەوە بەڵێ پیرۆزی بێت دووبارە زۆر باشە ئازیزانی من هەموو پێنجشەممەیە کاتژمێر 5 ئێمە لەگەڵ هاوڕێ جوانەکانم پێکەوە یاریەکەین و ئاستی ژیریان تاقیەکەینەوە و دیاریان پێشکەشەکەین بە هیوان کە بتوانین لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە دڵخۆشیانکەین ئەنجە با بزانین کی ترمان لەگەڵە لاوی لاوی چۆنی لاوی باشی وەڵا باشم زۆریش باشم تۆ هاوڕێی بەرنامەیت؟ زۆر خۆشحاڵم ئەوە لاوی ماوەیە کە دیار نیت قوربانە بم ئەوە لەکوێی سەرقاڵی چی بووی ئەم ماوەیە پەیوەندیت پێوە ناکردم دیارەکە دۆزینەوەی بووکەڵەکان بۆ دەرچوو نەمزانی بوو ئۆ براوە نەبووی پێشتر باشە ئەم جارە بە هیوام کە براوە بی و دۆزینەوەی بووکەڵەکانیشی بۆ دەرنەچێت زۆر باشە ئەی پێم بڵێ لاوی کێو لەگەڵمان نبووی چەند ساڵ بووی؟ لاوی زۆر سپاس دەکەم منیش زۆر زیاتر خۆشمەوی دڵم پڕ بوو بەس نابێ بگرم چکە لێرە کلەنێک سیلێنی بە هیوام کە هەمیشە لە ساغ و دڵخۆش بن زۆر خۆشحاڵ بووم کەوات بوو ڕاستی
ئەنجا لاوی پێت نەوتم لە کێوە لەگەڵمان بووی سلێمانی لە سلێمانی ئەی چەند ساڵ بوویت 6 بەڵێ تەمەەن درێژ بی ئەنجا لاوی هیچم پێشکەشەکەی پێشەوەی کە چرخەکە بخولێنینەوە بەڵێ چیم پێشکەشەکەی گۆرانیەک بۆڵم دەی زۆر باشە لاوی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ 1 2 3 ورزش ورزش لبسه تمام دوجان ليشة ورزش ورزش وەرزشە سوودمەندی ئەو گۆرانیم لەبەر بوو منیش لا دالبيرم تشوتو قراني تر بولم باشە کە جوان باشە دەی سلێمانی تۆگلێنی جەومانی شارەکەم سلێمانی تۆگلێنی جەومانی شوێنەواری پاپیری زۆر پیرۆزی دەوریدی شوێنەواری پاپیری زۆر پیرۆزی دەوریدی ئەو هەوای شیرینم دەشت و دەری ڕەنگینم ئەو هەوای شیرینم دەشت و دەری ڕەنگینم هەربەشی لاوی دەنگت زۆر خۆشە هەربژی لاویگیان زۆر باشە ئازیزانی من ئەڕۆینە لای چرخەکەمان و با بزانین لاوی چی بۆ هەڵەبژێرێ چرخەکە 1 2 3 دۆزینەی بووکەڵەکانی بۆ دەرچوو وتم لاوی بەشکم دۆزینەی بووکەڵەکانە بۆ دەرەچی کەچی ڕێک چۆ سەر دۆزینەی بووکەڵک ئەو تۆ پێشتر بە چرخەکە دووتە بوو داتوا بۆم گۆڕە زۆر باشە دووبارەکەینەوە 1 2 3 دووبارە دیسان با بزانین لە کامەیە وەستێ لە جیاوازی وێنەکانە وەستا زۆر سپاس تۆم زۆر سپاس جێری ئەڕۆینە لای جیاوازی وێنەکان بە دڵتەوانیا خۆشان بڕکێ زۆر باشە لاوی دڵنیام کە ئەتوانی بە باشی 5 جیاوازی یاخود زیاترمان بۆ بدۆزیتەوە باشە؟ چاو خۆش بێ کاتە با پێکەوە بڵین 1 2 3 وێنەکەمان با بێتە سەر شاشەی ماڵی لاوی و لاویش 5 جیاوازیم بۆ بدۆزێتەوە ئەم جارە بووکەڵەکان نادۆزیتەوە جیاوازی وێنەکانە دۆزیتەوە عینەکی مناڵەکەی دانیان دەدایە یەک دانیان دەکەینە هەر بژید 1 ماسی زەر چیەکە ماسیەکەی دواوەی 2 تەسریحەی کچەکەش تەسریحەی کچەکە 3 پەڕی ماسیەکە پەڕی ماسی کا ماسی ئەوەی سەرەوە کە ڕەنگەکەی جیاوازە بەڵێ 4 ئەستەخبوودەکەی دواوە چی؟ ئەستەخبوودەکەی دواوەی خواری وتی ئەختەبووتەکەی قوربانی ئەوە 5 هەربێژیت چاپڵێکی زۆر 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 بەهێزمان بەرێن هەربێژیت لاوی براوە بوویت پیرۆز بێ لاوی پەیوەندەکەی داخراوەتەوە پیرۆز بێ هاوڕێ جوانەکەم زۆر خۆشحاڵ بووم کە توانیم دڵخۆشت کەم و بینی خۆمان بێ حەقی جارەکەی کەشمان کردەوە کە براوە نەبووی ئەم جارە براوە بوویت و دیارەیەکی جوانت بۆ ئامادەکەین ئەتوانی بێی لە کەناڵە جوانەکەی کورسات وەری بگری دوا پەیوەندی ئەمڕۆمان وەرەگرین کە ناوی ڕێیانە ڕێیان
ڕێیان بەڵێ تۆ ئەزانی دوا پەیوەندی ئەم ڕۆمانی ئەڕەوەڵە باش بەخمەوە ئاخر چۆنی ڕێیان باشمەیتە پێنجاتەوە قوربانە بە من زۆر باشە من پێنجشەممان باشترین ڕۆژی منە منی زۆر دەم خۆش بێ قوربانە بە منیش زۆر خۆشمەویت یەک دنیا کاتەوە گیان من دەبێت پشتارێکت لێ بکەم باش قورز نەبێ ئەتوانم ئادێ بێ باشی بڵێ بۆ ئەوەندە جوانی من بۆ سوور بوومە هاوڕانوانە ئەرێ بۆچی ئەوەنە جوانم بیرم لەو پرسیارە نەکردبەوە پێشتر خۆم ئامادە نەکردووە بۆی ئەزانم بۆسە ئەزانم لە بڕەوەی لە دایکمە چم زۆر ساس دەکەم دڵخۆشم کە لە چاوی ئێوە وا جوانم ئێوەش زۆر جوانن بۆ من زۆر خۆشەویستن هەمیشە هەبن بۆم قوربانە بە منیش زۆرم خۆشەوی ئەرێ سووربوونەوەکەم تا بوو هاوڕێ ئەنجا گیان ئێوە لەکوێن ڕانیە لە ڕانیان ڕاستەکەیت کاتیەوە هاتووە کاک بنار ستافی مناڵان کاتیەوە هاتووە بڕۆین بۆ ڕانیە یەی بۆ ئەوێەوە تاوە بڕیارمانە ئیشەڵڵا زۆر باشە ئاوڕێ جوانەکەم ئیشەڵاتان بینم هەتا بتوانین ئێمە ئەگەڕێین خزمەتی هاوڕێیانمانەکەین لە نزیکە بتان بینین خۆشحاڵە بین جا بەزیتەڵە شەڵم بەشکم بیکەینە پلانەوە بۆ ئەمساڵ خۆشحاڵە بی تۆ جانیە بەزەو پرسیارم لێ نەکەیتەوە بەخوا سوورە بمەوە دوایی زۆر باشە ئاوڕێ جوانەکەم ئەی چەند ساڵ بووی 12 ساڵی یاخواتە من درێژ بی ئەی هەمیشە بینەری بەرنامەی ژیری و دیاریت هەر لە سەرتاوە هەر بژی تا ئێستا ماویتەوە لەگەڵمانە لە هەر بەرنامەی داوبێنم سێرم سودا هەموو بەرنامەیەک خۆشحاڵم زۆر ئەنجا وەکو کۆتا هاوڕێمان بۆ ئەمڕۆ چ ئامۆژگاریەکت هەیە بۆ هاوڕێکانی ترمان وەڵا ئامۆژگاریم بۆ ئەو هاوانە ئەوەیە ئیتر بەتەبێش بەرە هاوڵێتێ دەبێت سعیدی باش بکەم ڕاستەکەی ئەڕۆنە تاقیکردنەوە پێویستە بە باشی خۆیان ئامادەکەن بۆی کە بتوانن نمرەی باش بەدەستبێنن و ئەو قۆناغیان بەسەر کەوتوی ببڕن تۆش بە هەمان شێ خۆت ئامادە کردووە؟ ئەرە وەڵا منەوە ڕێکی یاسەیم کردە هەر بژیت بە هیوای بەختێکی باش بۆ هەمووتان ئێستش کاتیەوەی کە بزانین چیت بۆ دەرەچێ 1 2 3 ئەرە بۆ ناوەستی کاشمێر بووە چەند جیاوازی وێنەکانمان دووبارە بۆ هاتەوە و بەدڵتا ئەم بڕگێمان حەزت لێ نێگۆڕین زۆر باشە کاتە ئەڕۆینە لای جیاوازی وێنەکان با بزانین ئەم هاوڕێ جوانەمان کە لە ڕانیەوە لەگەڵمانایە ئەتوانێت پێنج جیاوازی یاخود زیاترمان بۆ بدۆزێتەوە؟ ئیشەڵا کاتە پێکەوە هەوڵێن باشە من و تۆ پێنج جیاوازیە دۆزینەوە دەست پێ بکەین؟ با دەست پێ بکەین 1 2 3 وێنەیەکی زۆر جوانە پڕە لە جیاوازی ئێستا یەتە سەر شاشە و ئەیبینیت ئێستا؟ با دەست پێ بکەین ماستێک لێرە هەیە لێرەدا نییە هەر بژیت ئەوە یەک ئەم چوپی ئەم وانەکەش چوپەکە ڕاستەکەی ئەوە 2
خانوەکەش ئەوەکەی سەوزان لێرەشدا سوورە ئەوە سێ ئەو دەریاکەشدا لە لای ڕاستی وێنەکە لە خوارەوەی گوڵێک هەیە لەوێ گوڵێک نییە. چوار تخوا دڵم خۆش نیاوە یەک جیاوازیکە یەک جیاوازی ترت ماوە بیدۆزی تاوانێ منیش لەگەڵ تۆیە ئەگەڕێم با بزانم ئەتوانم کە هاوکاری بکەم ئادەی هەورەکان لەناو دەریاکەدا لە لای خوارەوەی وێنەکە لای ڕاست لای چەپی لێکانەش گوڵێکی پڕ هەیە بەڵام لێدا نییە. هەر بژیت ئەوە پێن دەست خۆش هاوڕێ جوانەکەم براوە بۆی پیرۆز بێ ئێمە دیارێکی جوانە بۆ نێرین بۆ ڕانیە بە هیوان کە بەدڵ بێ و ئیشەڵڵا هەوڵیشین کە بین سەردانتان بکەین. بەڵێ ئازیزانی من بەرنامەی ژیری و دیاری ئەمڕۆمان کۆتایی هات بە هیوان کە لەش ساغ و دڵخۆش بن زۆر خۆشحاڵ بووم کام پێنجشەممێش لەگەڵتانە بووم هەتا پێنجشەممەکەی تر من بەخواتان ئەسپێرم ئاگاداری خۆتان بن دووبارە زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەشمان تۆیز ئەند تۆیز سپاس بۆ بینەران کە تا ئێستا بینەرمان بوون یەک دنیا خۆشمێر ئاگاداری خۆتان بن خواتان لەگەڵ